بۆچوونی من کە دەری ببڕم ممکنە ژیانم بکەوێتە ناو تەڵەیەکی زۆر بە ئێش و ئازار و بڤە و هەموو ئەو شتانە، بەڵام تاوانیشە پیاو ڕاستیەکان بشێریتەوە لە ترسی ئەوەی تو هەر دەمرین. جاکە هەر بشمرین چەند خۆشە لە ڕێی دوو کەلیمەی جوان، لە ڕێی دوو ڕستەی ڕەوا یا گیان لە دەست بدات و ئەو کاتە ئەشبینە شەهیدێکی ڕاستی. من زۆر لە مێژە مەسەن دەربارە بەو مەسائلانە هەر لە هەشتاکان کە لە بیرمە سرودێکم دامەزراند، ئەو سرودەکە وەبزانم کۆپلێکشم لە بیرە کە با بڵێن کوڕێکە بە دەستگیرانەکەی دەڵێ دێ هەرە من بهێلە بۆمبا کوردستان کێلا چەوەل بەردوو چاوێتە ئەس دهێڵم هەڤاڵە. ئەوە بەخۆت مەسەن کە بێ لێ ئەەکەیەوە هاندانێکە بۆ ئەو نەوەی کە دادێت بۆ ئەو کەسانێک کە لەو کاتانەدا دەبن بە هەژدا، بەینەما ئێستا مەسەن پێشمەرگە زۆرم پێشک دێت لە 13 ساڵیەوە پێشمەرگە بۆ لە 14 لە 16 لە 18 ئەوە بەولاو ئەوە زۆر هەبووە. ئەوجا من پێم چاکە دوژمن کە دێت بە جەهدی خۆی بێ نەک بە جەهدی من و تو بێتە سەرخاچی من و تو. ناخۆشترین شت ئەوەیە کە من خۆم پێشیان کەوم، کە خۆم دەستیان کێشم، کە خۆم ڕێنوێنیان بکەم، کە خۆم ببمە دەلیل، کە خۆم ڕێوبانەکان پاکەمەوە جای ئەگەر هەرچ شتێک کە هەیە لە پێشیان. ئەوەیان پیرم ئەکا و ئەوەیان شوێرم ئەکا و ئەوەیان هیلاکم ئەکا. ناخۆشترین شت لە ژیانی مندا ئەوەیە. ئێمە بەداخەوە لە سێشت پێ نەگەیشتوین، ئەگەر ئیعدامیش بکرێن هەر ئەیڵێم ئەو ئاینەی هەمانە لی تێ نەگەیشتوین. کەلیمەی ئازادی ناتوانین نە بۆ خەڵکی شێ بکەین و نە بۆ ئێمە شێکراوەتەوە. وشەی سیاسیش مانایەکی زۆر ڕێک و پێکم بۆ دۆزیوەتەوە کە بە کەسێک دەڵێن سیاسی یعنی سیپەلاکەکانی ڕەشە، سیا ڕەش سیپەلاک. زۆر خۆشە ئەو مانایەکە لەو شتەیە ئەندرێ بۆ وای لێهات لەبەرەوەی کە لە سیاسیەکان شتێکمان نەدیت گونجاوی پێی ڕزگار ببین پێی بگەینە لوتکەی سەران، وەکو مەجیدی ئاسینگەر ئەڵێت تەکانێک ماوە بۆ لوتکەی سەران، کوردە نەکەی بە قسەی ئەم و ئەو ڕۆژی ڕووناکت لێ بکرێ بە شەو، شاد و سەرکەوتوو بن. سپاسان دەکەم.